خوێنکارانی دەرچوپۆلی دوازدە سەر بە قەزای چۆمان لە 25ەوە کە ئەنجامەکانی زانکۆڵین ڕاگەیەندرا زۆربەی هەرە زۆری سەرجەم دەرچووەکان ناڕازین لە ئەنجامی ئەم زانکۆڵینە لەبەرەوەی چەند بەشێکمان هەروەر نەگیراون بۆ نمونە ئەمن بەخۆم 95.6 هەیە لە هیچ بەشێکی پزیشکی یان هیچ بەشێکی هەندەسا کە حەزم لێ بوو یان ئەوە تا شایانی نمرەی من بوو ناوم نهاتەوە زۆربەی هەرە زۆری برادەر و تەڵەبەکانی دیکەشم کە ناویان هاتیتەوە بە هیچ جۆرە ڕازینین کە ئەو نمرە بەرزانیان هێناوە ناویشان لەو بەشانە هاتوتەوە ئەو ساڵ بە جۆرێک نمرە بەرز بۆتەوە کە 91 ناوی لە مەحەتاتیتەوە 93 ناوی لە مەحەتاتیتەوە ساڵی پارکە بەشێک 87 و 89 وەرگرتێ ئەو ساڵ 95 و 96 وەرگرتیا هیچ هەموو بەشەکان فڕیون نەک تەنیا بەشە توبیەکان یا بڵێن بەشانە دەستیەکان ئەوانەی کە 87ەکانی شاینا هەموو بەشەکان فڕیون یەکەم جار هەمان سەرۆکوەزیر و هەروەها خوێندنی باڵەڕانگەیان کە ئەمە هۆکاری زۆری نمرەیە کە ئەم ساڵ نمرە زۆر هاتووە ئەمەش ئەزانی کە ئەم ساڵ نمرەی زۆر هات بەڵام حەو ساڵە کە چۆن نمرەی زۆر هات ساڵ پاری شەروە بوو ئەو نمرەی کە ئەم ساڵ هات پاریش هات حتا ڕێژەی دەرچوونی ئەم ساڵ زۆر کەمتر بوو لە چەند ساڵی پار ئەبووایە ڕێژەی کورسیەکانیان زیاد کردبەیە بەڕێز عەبدولسەلام دۆلەمەری سەرەتا بەمەی ڕاگەیان کە 70,000 کورسی تەرخانن کردیا دوایە کە ئەنجامی زانکۆڵین ڕاگەیەندرا نەک 70,000 کورسی 30,000 کورسی تەرخان کرابووە ئەگەر تەڵەبەش بیزانی بە ئەو ژمارە کورسیا کەمە تەرخانەکە زۆربەی هەرە زۆری فۆرمیان پڕ نەئەکردەوە و مستەقبەلی خۆیان نەفەوتان ئێمە وەکو خوێندکارانی دەرچوپۆلی دوازدە قەزای چۆمان ناڕازین لە ئەنجامی ڕاگەیاندنی ئەم زانکۆڵینە زۆر داواکاریمان کرد و زۆر خۆپیشاندانیان کرد لە سەرجەم شارەکان بەڵام تەنیا ئەوەی کە چارەسەرکە 99 بوو یعنی تەنیا حیسابیان بۆ ئەو تەڵەبانەکە کە کۆنمرەیان 99 تەنیا زانکۆی پزیشکی هەولێر ئەم ساڵەکە 200 کورسی زیاتر لە 200 کورسی کەم کراوەتەوە لە چاو ساڵانی پار کەچی ئەڵێ 58 کورسی زیاد ئەەکەین تەرخان ئەەکەین بە هەر شەش جامیعەکەی بکە 58 کورسی چارەسەر نییە بۆ کێژی ئەوم تەڵەبانە تەنیا 99ەکان بەگلێنین ئەوانەی 80یان هەیە ئەوانەی 70یان هەیە ئەوانەی کەوەچی من 95 و 90یان هەیە هەر هەمومان بەگلێن لە ئەنجامی زانکۆڵینەوە داوا ئەکەین ژماری کورسیەکان وەکو ساڵی پار هەرنا وەکو ساڵی پار زیاد بکرێتەوە بتوانین کە لەو بەشە وەربگیرن کە دڵخوازی خۆمانەوە هەروە شایانی نمرەکانیمەیە وەکو کۆمەڵێک قوتابی کە پاش بڵاوبوونەوەی ئەنجامەکان کە نمرەی بەرزن هێنا یعنی ئەوەی لێرەیە 95 96 92 91 یعنی ئەبینی پاش بڵاوبوونەوەی ئەو ئەنجامانە هەر شۆک بووینە بەو دەرەجە بڵند بوونەی کە پێی وەرگیراینە زاداواکەین ئەمە شوەچی ینی قوتابیانی هەولێر و سلێمانی کە ئەمەش مافن هەیە و لێرەش تەڵەبەی پۆلی 12 هەبووە داواکەین نمرەی وەرگرتن کەم بکەنەوە و بڕیارەکەش زوو بدەن ینی تەڵەبەی لەو قەلەقەی نێڵنەوە کە ئێستا من ئامەلاتەکەم مایە تەواوی کەم ینی نزانم نەبیکەم یان بگەڕێمەوە پاش لە چۆمان بە نمرەی 91 وەرگیرانە کە پارەکە لۆنە 85 بووە یان 86 بووە یان برادەرمان هەیە کە وەرنەگیرایەوەتە لێرە بە 95 ینی ئەو بەشە توبیانە دەبا هەرنا لە دەوری 95 و 96 هەندێک لەو بەشانە هەبووبانە لۆ ئەوەی کە نمرەی 95ش بتوانیت بینێ لە کولیەیە یەکەم بیت و بگاتە کۆلێژی پزیشکی بەس ئێستا ویان لێکردیانی ئەوەی کە بۆ منە 91 دەینێ بە بەشی پزیشکی بە چاوی خۆی نابین ینی هەر چەندی هەوڵیشدا نایبی Ekrem bu ekran bir